بەرپرسی نووسنگی ئەناڵتی لە بەغدا ئومێد سڵاوت لێبێت پێمان بڵی بارودۆخی ئەمنی ئاوارەکانی ڕومادی چۆن ئێستا؟ بەڵێ زرێ بارسڵاو لێبێ دوایە و کەشوەوەی کە لە سنووری ناوچەکانی با بڵێن باشووری بەغداوە بە تایبەتی لە سنووری ڕومادی ئەو سنوورانی کە کەوتنەتە نێوان ڕومادی و بەغداوە کە بارودۆخی ئاوارەکان تا ڕادەیەک باش نییە بە پێی زانیارێن کە لای ئێمە خێوەتگەکانیان دوای ئەوەی کە بارانی یەکەم لە بەغدا باری و لافاوێکی زۆر هەسا زۆرێک لە خێوەتگەکانی ئەوان کەوتنە ژێر ئاوە تا ئێستاش حکوومەتی عێراقی نەیتوانیوە خێوەتگە بەسەر ئەو یاخود خێمە بەسەر ئەو ئاوارەندا دابەش بکات لە ئەو کەمپانیای کە لە بزێبزوو ئەبوو غرێبن بەڵام بەدەر لەمانە زرێ بار لە ئێستادا دیاردەیەکی دیکە بە پێی وتەکانی ئەندامەکانی سەر بە پارێزگای ڕومادی یاخود ئەمبار بێت ئاماژە بۆ دەکەن کە دیاردەی نەمانی ئەو هاوڵاتیانەی کە ئاوارن لە ڕومادیەوە یاخود ئاوارەی ناوچەکانی ژێردەسەی داعشن بۆ بەغدا هاتوون دیارنەمانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەمەش بەپێی ئەو ڕێژە و داتایانەی کە ئەوان خستیانتە ڕوو خستیانتە بەردەست حەیدەر عەبادی نزیکەی 1200 هاوڵاتی لە ماوەی دوو مانگی ڕابردوودا دیار نەماوە ئەم ڕێژەش ڕێژەیەکی زۆر ئەگەر چی چەند ئەندام پەرلەمانێکی شیعە ڕەتیان کردەوە کە ئەو ڕێژەیە هەبێت بۆ پێی کە ڕێژەکە زۆر لەوە زیاترە کە ئەوان ئاماژەیان پێ کردووە بەڵام بەپێی وتەی ئەندامە سونەکان بێت کە لەسەر پارێزگای ئەمبارن نزیکەی 1300 هاوڵاتی لە ماوەی دوو مانگی ڕابردوودا لایەن هێزە ئەمنیەکانەوە دیار نەماون هەرچە هەڵبەتە بە تومەتی جیاجا دەست بەسەریاندا دەگیرێەوە لە ئێستادا ئەوان یاداشتێکیان ئاراستەی حەیدەر عەبادی کردو بۆی کە حەیدەر عەبادی خۆی ڕاستەوخۆ داخلی ئەو بابەتە بێت و بزانێت ئەو دیاردەیە هۆکارەکەی چییە و ئەمێ بڵێم کە دیاردەکان بە تایبەتی تریش لە سنووری ئەبوو غرێب و ناوچەی بزێبزن کە دوو کەمپی گەورەی ئاوارەکانی ڕومادی لەوێ نیشتەجێن و بەپێی وتەی ئەندامەکانی سەر بە پارێزگای ئەمبار بێت ئەوەیە کە هێزە ئەمنیەکان بازگەی کاتی لەسەر ئەو سنوورانەی نێوان بەغدا و بزێبز هەڵبەتە بزێبز 8 کیلۆمەتر خواروی بەغدایە دادەنن بە شێوەیەکی عەلەنی و ئاشکرا لەسەر ئەو ڕێگای نێوان بزێبز و بەغدا و ئەو هاوڵاتیانە لەوێدا دیار نامێنن ئەگەرچی زۆربەی ئەو میدیانەی کە لە بەغدا داکارەکەن هەوڵیان داوە بەداداچون بۆ بابەتە بکەن بەڵام تا ئەم دقەی کە من لەگەڵ تۆدا قسە دەکەم هیچ شتێک بە بەڵگەر ڕوون نەبووەوە تەنها ئەوەیە کە چەند ئەندە پەرلەمانێک ڕێژەکە و بەناو بە داتا پێشکەشی حەیدەر عەبادیان کردو ئەگەرچی ئەگەری زۆر هەیە لە ڕۆژانی داهاتوودا دەستگا ئەعلامەکان باسی بکەن بەڵام ئەمەوێ بڵێم کە من پەیوەندیم بە چەند ئەندام پەرلەمانێکی سەر بە پارێزگای ئەمبارەوە کرد ئاماژەیان بۆ کرد کە ئەوان ئێستا لەم کاتەیە لێدوان نادەن لەبەرەوەی یاداشتێکیان پێشکەش حەیدەر عەبادی کردووە حەیدەر عەبادی بەڵێنی پێداون خۆی ڕاستەوخۆ بە دوای کێش ئەو بابەتەدا بچێت ئەمەوێ بڵێم کە بە پێی وتەکانیان بێ 1300 ئەندام 1300 هاوڵاتی کە لە شارەکانی ژێر دەسەی ڕێکخراوی داعش بوونە لە ئێستادا ئاوارەی شاری بەغدا بوون و لە ناوچەکانی بزێبز و بە ئەبوو غرێب نیشتەجێن دیار نەماوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڵام نازانرێت بۆی چۆ ئەبرێن و ناشزانرێت ئەو هێزە ئەمنیانە سەر بە گروپە چەکدارەکانی چوارچێوەی حەشدی شابین یاخود سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقن یاخود سەر بە وەزارەتی بەرگری عێراقن تا ئێستا ئەمە ڕوون نەبەتەوە وەکو ئاماژەم پێ کرد ئەو ئەندام پەرلەمانانی کە یاداشتەکان داوەتە حەیدەر عەبادی من پەیوەندیم پێیانەوە کرد ئاماژەم بۆ کرد کە لە ئێستادا ئەوان لێدوان نابدەن بەدەر لەم بابەتانەیش زرێ لە ئێستادا بەر لە چەند خولەکێک بەر لە ئێستا وەزارەتی دەرەوەی عێراق پێڕاگەیان کە وەزیری دەرەوەی ئەڵمانیا گەیشتۆتە پایتەختی عێراق بەغدا و وا بڕیار لەگەڵ چەند بەرپرسێکی باڵای عێراقیدا کۆب بێتەوە و ئەمەوێ بڵێم زرێ بەر لە چەند لە خولەکێکیش وەک ئاماژەم پێ کرد کە گەیشتۆتە بەغدا ڕاستەوخۆ چاوی بە ئیبراهیم جعفەری کەوتووە لە ئێستادا بە پێی وتەکانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق بێت لە ئێستادا وەزیری دەرەوەی بە ئەڵمانیا لە بەغدایەوە لەگەڵ جعفەریدا کۆبووتەوە و بڕیار کاتژمێری ئەنزەونی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەسن بەڵام تا ئێستا دیار نییە دەستگا ڕاگەیاندنەکان کوێبان کراوە یاخود کوێبان نەکراوە بەڵام ئەم شەقامەی کە من لێی داوەستاوم ڕاستەوخۆ پشتی من وەزارەتی دەرەوەی عێراقەوە هەوڵێک کە دەین تا بتوانین کۆنگرە ڕۆژنامەکەی وەزیری دەرەوەی ئەڵمانیا و وەزیری دەرەوەی عێراق بگوازینەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی ئەناڵتی لە بەغدا سپاس بۆ